دەستگاکەمان ئاگادار کراوەکو ئەرکێکی پەروەردەیی و پیشەیی خۆمان بە پێویستمانزانی لە چوارچێوەی سێکتەری پەرەپێدانی تواناکانی کۆمەلگایە بە ئەرکی خۆمان هەڵبستین بۆ ئەوەی بتوانین هاوکار و پشتیوان بین بۆ ئاسانکاری بۆ ئەوەی ئەم خولەی پێداگۆجی بکرێتەوە تاوەکو ئەو بۆشاییە پڕ بکرێتەوە کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ 25 فێرخوازی بەڕێز کە ئەمڕۆ ئەتوانن بڕوانامەی پێداگۆجی خۆیان وەربگرن و بە فەرمی ببن بە ڕاهێنەر و ئەو بۆشاییە پڕ بکەنەوە. ئومێدەکەین ئەمە ببێتە دەستپێکێکی باش بۆ ئەزموونەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست و لە ڕێگەی ئێوەشەوە خزمەتی کۆمەلگا بکرێت، چونکە ئەرکی ئێوە ئەرکێکی پیرۆزە، ئێوە ئەبن بە ڕاهێنەر و لە ڕێگای ئەو ڕاهێنانەی ئێوەوە ئەتوانن خێر و چاکەی گشتی و دەستی کار لە هەرێمی کوردستانە ببوژێننەوە و پەرەی پێ بدە. ئێمە لەگەڵ ڕوانگە کە بەوە ناسراینە کە پاڵپشتێکی باشی حکوومەتن و پاڵپشتێکی باشتری لەوانەیە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بن لە چەندین خول و لە چەندین ئەو شانێک کە لە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی و هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کە نزیکەی 16-17 بەڕێوەبەرایەتیە لە هەموو ئەو سێکتەرانە توانیتیان هاوکارمان بن. سڵاو و ڕێز و پێزانینمان بۆ دەستگای ڕوانگە هەمیشە لەگەڵمان بووە، هەمیشە لە پشتمان بووە، هەمیشە هاوکارمان بووە. جیاوازی لەوەدایە کە خولەکە لە کاتێکی زۆر دیاریکراو لە بابەتەکانی تایبەت لە ماوەیەکی کورت بە چڕوپڕی 100 کاتژمێر 100 بەشەوانە جۆرا و جۆرەکان پێشکەش کران.